هونەرمەندی گۆرانی بەش پەیوەنجاف بە خێراتنت دەکەین بۆ ستودیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاستان دەکەم. کاک پەیوەند دەکرێت بە کورتی باسێکم لە ئەزمموی ژیانی هوەری خۆت بۆ بکەیت؟ من تاوان لە سەرەتای بڵێن لە ناوڕاستی ساڵانی هەشتاکانە دەستم کردو بە گۆرانی وتن، هەر لە مناڵی حەزم لە گۆرانیە کرد، بۆی هەر بەردەوامیژم تا ئێستا. سەرەتا گروپێکمان دروست کرد بوو لە کوردستان بە ناوی تیپی مۆسیقای دەشتیەوە، من وەکو گۆرانی بێژ بەشداری مەکرد لە گروپا. پاشان لە ساڵی 1990 من هاتمە دەرەوەی کوردستان لە ئەڵمانیا جێگیر بووم، بۆ یەکەم جار لە ڕێگەی تەلەڤیزیۆنی میدیا تیڤیەوە من چەند گۆرانێکم پێشکەش کرد بە بینەران و بە گوێگران. پاشان سێدێکم ئامادە کرد لەوێ بە ناوی بارانەوە. پاش ئەوە ئێستا لە سوی دەژیمەوە بۆ ماوەی تقریبن 7 ساڵێکە چێ. کاک پەیوەند وەک زۆر لە میوزیک ناسان باس لەوە دەکەن کە شعر و گۆرانی و میوزیک گۆرانیەکی سەرکەوتوو دروست دەکەن. ئایا تۆ لەگەڵ ئەم ڕایەدای؟ بەڕای من بڵێن تێکست بۆ گۆرانی جیاوازە بەڕاستی. ئێمە کاتی خۆی لەبەر نەبوونی شاعیران کە خۆی تەوان بە نیسبەت گۆرانیەوە شاعری تایبەتێ بەس شعر نووسێ بۆ گۆرانی جیاوازە لەگەڵ شعری ترە. ئێمە لەبەر نەبوونی ئەو شاعیرانە پەنامان بەردەوە بە شعری کلاسیک و شعرەکانی تر. بەڵام ئێستا چەند شاعیرەکەن بە تایبەتی کارەکەن بۆ مەسلەی تێکستی گۆرانی، مەسەڵەن بۆ نمونە لە عەرەبیشا هەیە کەلیمات، لە فارسیا هەیە تەرانە سەرا، لە کوردیا نەبووە بەڕاستی، بەڵام ئێستا وا خەریکە دروست بووە چکە تێکستی گۆرانی زۆر جیاوازە. تێکستی گۆرانی بێت تێکستێکی ئاسان بێت، زۆر بە ئاسانی بێتە سەر زمانی خەڵک. دیارە زۆر لەوانە هەن کە لە بواری گۆرانی کوردیدا کار دەکەن و گۆرانی دەڵێن. ئایا دەتوانی بڵێ خانەیەک هەیە کە پێی بگوترێت گۆرانی ڕەسەنی کوردی؟ لە گۆرانی بێژە کۆنەکان توانە بڵێم ئەوەی کە هونەری کوردی دەوڵەمەند کرد و هەوڵیدا گۆرانی بە زمانەکانی تر بێنێتە ناو گۆرانی کوردیەوە، واتە گۆڕینی لەو زمانێکی ترەوە بۆ کوردی. بەڕێمە تەنها حەسەن زیرەک بووە بە شێوەیەکی بڵێن بەرچاو کە هەوڵی داوە بۆ ئەو گۆڕانکاریە. گۆرانی ڕەسەنی کوردی دەتوانم بڵێمە گۆرانیان نەبوون کە حەسەن زیرەک گوتوێتی پێشتر بەڕاستی. بەڵام من ڕێیکی تریشمێ تەمان ئەڵەم نابێ ئێمە خۆمان بەستینەوە تەنها بە گۆرانی فۆلکلۆر و بە گۆرانی ڕەسەنی کوردیەوە، چکە لە هەموو دنیای هەموو میلەتێک گۆرانی ڕەسەنی خۆی هەیە، بەڵام لەگەڵەوەشە بە هەموو ستایلەکانی تریش گۆرانی دەوتێت و کەس دژی کەسێکی تر نابێکرد بە ستایلێکی تر گۆرانی بڵێ. دوا پرسیارم ئەوەیە کە تۆ ماوەیەکی زۆرە لە هەندەران دەژیت و وڵاتت بەجێهێشتووە، ئایا هەندەران چی فێر کردووی؟ بۆ من هەندەران ئەتوانم زۆر پۆزتیڤ بووە من لە ڕووی کاری هونەریەوە. من توانیم لە هەندەران بەڕاستی مەجالەکە فراوانترە، ئەتوانینی بۆ دروستکردنی گۆرانیەک چەندین مۆسیقاری بیانی بێنی بەشداری تیا بکەن، بەڵام ئێمە لە کوردستان نەمانەتوانێت ئەو کارانە بکەین بەو شێوێ. پاشان مەسەلەی گۆرانی پێویستی بە فەزایەکی تایبەتێ، پێویستی بە تێکەڵبوونی کولتور هەیە، پێویستی بە گوێگرتنی هونەری تری دنیا هەیە، هەتا بتوانین ئێمە تێکەڵیکەن لەگە هونەری خۆمانە. لە دنیاشە هەروە بۆ بەڕاستی ئەسا دەبینین لە گۆرانی مەسەلەن ئینگلیزیا گوێم لێ بۆ میلۆدی گۆرانەکە لە 100% عەرەبی بووە، تێکەڵیان کردۆ بەیەکەوە. کاک پەیوەند سەرکەوتووبی زۆر زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئێوەش، لە خۆشی دامە سپاستان دەکەم.